جپارێسی سلااو سلااو دەم باش وڵە پارەمەوێت ئەڵێ ڕۆژانی خۆمەوێت ها پارە ئەوە ئێوە ڕۆیەک دەبی خەگیرفان تۆ دێت ئێمە هاتی لێرە خانومان کرد بەڕاستی لە هەر گەشتێکە گەڕاین لە وڵاتان لە شاران خۆشیمان بینی بەڵامەوەی پاریس خۆشیەکەی ئازاریشی لەگەڵایە ئازارەکەشی ئەوەیە کە بەڕاستی شوێنی ڕاگررتنی ترۆمبیل یاخود ماکینە پرۆبلەمە ئەوەیە بسن بەمەرە بن های سیرین بێژە های چاوانم باسی مناڵیش هەروەها سیرین کیجا مۆڵەن چت کەیە کۆتا چرگۆری خۆدۆنی نەوی سیرین ئێستاش دەچین بەرەو ناوەندی کولتوری ئەحمەدقایە ئەماتی قاوەخانەی ئابستە لە باژاری پاریسێ لێرە خواردنی کوردەواری چێت کرد هەنانی سێلێ شاند هنری کردی رنگ دادا ئەف قاوەخانە خواردنی کوردەواری نیسک دەی تەماشاکە پڕیەکە لە بیبەر ئاگرە خۆشە ئیسۆت جژایی لە ناو ناوەندی چاندی هونەری کولتوری ئەحمەدقایە ماڵی هونەرمەندی نەمر ئەحمەدقایە هەیە ئەمەش بەشێکە لە شتەکانی خۆی کاتی خۆی کە لە پاریس دەمایەوە دەما خۆک و لە پاریس دەما ئەبە ماڵێ نەمر ئەحمەدقایە ئەژدین تشتی ویە ئەژی مۆنتێویە ئەژی قەمیساوی تەلەفۆناوی ئەرکیلە ئەژی نویسن خۆیە وی دەوێرە نۆتی خۆ دەنویساند ئەژی سازەویە هێلە کاویە شەترەنج کوردستان دیرۆکە کوردستان پەرتووکەویش هەبووە جغەرەی خۆش دەکشاند
سڤیلاویە پەرتووکی ئەمین معروف دەخۆند ئۆلۆمجی kimlikler. Rasti tambur me, tambur kşant. Aşı def. Televizyonu kiviş abiye. Lampeviş. Lampeki dreş. Aşı tam televizyonu abiye. واجي پرتوکخانه خواه او وینه کل جور دایا نزیک بکن پشتا پرتوکخانی هنرمند احمد قایا ئێستاش هاتینە بەردەم گۆڕستانی پیر لە شێرز لە شاری پاریس دەمانوێت ئەمڕۆ سەردانی گۆڕی نەمران هەر لە یەک لە هونەرمەند ئەحمەد قایە و هەروەها یڵماز گونای وەروەها کەساتین شۆڕشگێری کورد نەمر قاسملو وهروەها ئیش شەرفکەندی بەڵام ئەگەر پێمان بدۆزرێتەوە بەداخەوە ینی دەزانم جێگای گۆڕی ئەحمەد قایە و یڵماز گونەی لەکوێیە بەڵام جێگای گۆڕی قاسملو و شەرفکەندی نازانم بەڵام هەوڵێم بیدۆزینەوە لەگەڵمانە بن بالکن ئەحمەد قایە 28 ده 1957 16 11 ساڵی 2000 وەفات کردیە کۆچی دوایی کردووە سن bir efsanesin. Misyana tu efsane. Yerden uzak. Avaş gori namır هنرمند یڵماز گونەی ڕۆحی شاد بێ لە دایکبووی 1937 لە 1984 کۆچی دوایی کردووە تاری بکن سرش شاد دیگر بودانەوە وەسوێر لێبوون فێکشان بێدمەچ بەڵمانی نووسراوە ئەمش گۆڕی نەمر شەهید قاسم بوو
بەڕاستی هیلاک بووم ئەو گۆڕستانە زۆر مەزنە حتا دەرکەتین مەجی خۆ جێ ماکینە خۆ باوایەکە دیدیت لە هەر ماکینە خۆ ساڵ Bonjour, rojbaş jwara, naha herin mozaxani lova, o pişraji em herin burjivan. هو من دخواست وارين قهوة بخون قوالتي تشتيك السبب آري ماني بو است گوشت خون بفي سبب جو گوشت پتات آري تي چاو دكاري بي سبب گوشت بخوين شيرين بس بطاطا أخوة ما الصمون الصمون بطاطا أخوة